افجال سروی مجاره میوان من هيا هجای بختیار مام شیخ شرازای کاروبارین بریتانیا جه لندن تبخیراتی کردستان 24 62 کوچبرین نیاسایی ج بریتانیا بو فرانسا هاتنه و گوهستن بریتانیا دبیجید کاروان دویم بیه دیپورت کرنا کوچبرین نیاسایی آماده جناب هوا دزانیت هجماروان چنده و دنافوان دا چند کرد هنج بردهی 10 کرد هبون ڕۆژتان باش سوپاس بۆ دەرفەتە ڕاستیەکەی نازانم ژمارەیان چەندە بەڵام ئەوەی چەند ساڵە لەگە فەرەنسا دەیانویست ڕێک بکەون حکوومەتی بریتانیا لە مانگی ڕابردوو کە سەرۆکی فەرەنسا هاتە ئێرە لەگەڵ سەرۆک وەزیرانی ئێمە ڕێککەوتن لەسەر سیاسەتێک کە لە مانگی پێنجەوە ڕێککەوتنیان وەرکرد بوو یەک one in one out یان یەکێک دێ و یەکێک دەڕوا ئەو سیاسەتە تا ئێستا ڕوونە پێم وایە 62 کەس هاتن کە نردیانەوە 62 پەنابەری تر لە فەرەنسا وەردەگرن کە لەو بەرن بە شێوەی یاسایی داوای مافی پەنابەریان کردووە لێرەش کەس و کاریان هەیە خزمیان هەیە خوشکوبرایان لێرەیە ئامۆزای شتێکیان لێرەیە ڕەبتیان هەیە بەڵام ئەوە سەرەتایی قۆناغێکی تازەیە کە لەمەولا کۆچبەری نایاسایی ئەوانەی بەبەلەم دەپەڕینەوە زۆر زەحمەت دەبی و هەر کەس بێ ئێستا ئەو 62 کەسەی دەریان کردن بردیانەوە دوێنێ پەنجەمۆر کراون ڕسمیان گیراوە قەت جارێکی دەرناتوان بێنە وڵات ئەگە بشهێن حتى مش هاي كيسەکەشیان ناکەن دەست بەجێ دیان نێرنەوە فەرەنسا یعنی ئەوانە تەواو بوونە قوربانی لەوەش گرنگتر بە هەزاران کۆچبەری تر هەیە بەدەیان هەزار کە مافی کۆچبەریان پێنەدراوە لە بەریتانیا لەمە و پاش دەست پێ دەکەن ئەوانەش دەنێرنەوە ئەمن ئاگادارم ئەوە لە مانگی پێنجەوە تا ئێستا ڕۆژانە پاسپۆرت یەکسەرە بۆ کۆچبەری عێراقیەکان کە 99 کوردن ئەگەر هەر 100 نەبی بۆیان کراوە و ئامادەن بیان نێرنەوە ڕێکەوتنیشان لەگە حکوومەتی عێراقی کرد لەو سەفەری ئەخیری چەند مانگ پێشێستای وەزیری ناوخۆ بۆ بەغدا و بۆ هەولێر ئەوانی تریش دەنێرنەوە بۆ ئێستەوە کۆتایی بۆ کۆچبەری نایاسایی ئەف ڕێکەفتنە بریتانیا یا یەک بەیەک بۆ هەنارتنە کوچبەرێن نەیاسایی ڤەگەڕاندنەوەن ji بریتانیا ئەبوو فەرەنسایê destpêka qûnaxeke diye bûwan koçberên ku dixwazin bigihne Brîtanyayê û bi 10,000 dolaran sarf dikin aya vê itîfaqiya yek bi yek rêgirîkiriye li hatina koçberên neyasayî bû Brîtanya yan jî her wekî xwe ya rêje خەڵک ئێستاش دێ ئەو ڕۆژە دە ڕۆژ پێشێستا لە یەک ڕۆژ 1000 کەس هاتن 1000 کەس بە یەک ڕۆژ بەڵام بە تو یان خۆ کە بەراوردی ژمارەکان دەکەی زۆر ئەستەمە زەحمەتە ئەتو 1000 کەس بە یەک ڕۆژ بێ ئەتو لە مانگەکە ئیتفاقت کردووە 62 کەست ناردەوە هەفتەی 100 کەس بنێریەوە ئەو ڕێککەوتنە لە ڕووی سیاسیەوە دەستکەوتە بۆ هەردوو لایەن بەڵام ناتوانن ڕێگە بگرن بەڕاستی چکە خەڵکە کردێ کە یەکێک ئەفغانیە عێراقی ئەمە دەزانن چکە عێراق لە ڕووی ئەمن و ئاسایشی وڵاتێکی پارێزراوە شەڕی تێدانە عێراقی قبول ناکەن بەڵام ئێستاش سووری بە هەر ڕێگایەکی بگاتە ئێرە قبول دەکەن ئەو ڕێکەوتنە ئێستا بۆ ئەوەیە خەڵک بەبەلەم نێ دەتوانن بچن لە تورکیا لە وڵاتێکی سەلامەت لە شوێنێکی در بەتایبەت لە مەنتقەی ئێمە تورکیا لە هەمووی نێزیکترە ئەوەی پەنابەری سیاسیە دەوێت خۆی ماڵ و منداڵی خۆی نەزات بدا دەبێت ئۆنلاین داواکاری پێشکەش بکە یان بچێتە نەتەوەیە گرتوەکان بارگای نەتەوەیە گرتوەکان عێراقیەکان بەدەیان هەزار عێراقی لە وەختی شەڕی داعش لە ڕێگای نەتەوەیە گرتوەکان ڕۆیشتن لە تورکیا باشە ژای بەختیار لێرە ئامارێک دەستێ مندایە لە گۆڕی وێ ڕێکەفتنە دبینە پاریس و لەندەنێ بۆ ڤەگەڕاندنە کوچبەرێن نەیاسایی دیپۆرتکردنەوەن ji بریتانیا بۆ فەرەنسا ئەvەیە بریتانیای قەوڵدایە لە گۆڕی وێ ڕێکەفتنێ کو هەر هەفتیە 5 کەسان 5 کوچبەرێن نەیاسایی ji بریتانیا دەربێخیتن ئەگە بڤی حالی بچیتن ساڵێ دبنە 2600 کەس ji بریتانیای دهێنە دیپۆرتکردن بریتانیا bi jivana zêdetirî 35,000 koçberên neyasayî ji welatê xwe derbiketin. Baş e ev dê çi karîgeriyê li ser emniyeta welatên Ewropî ket ji ber ku ev piştî têne vegerandin bû Fransayê. Fransa dê çil wana ket. Aya dê li Fransayê mînin yan jî dê vegerine ve bû welatê xwe yê dayk. لە ڕووی یاسایی پەنابەری سیاسی کە ئەوەی پەنابەری ڕاستەقینەیە کە دەگاتە بەپێی یاساکانی مافی مرۆڤ و مافی مرۆڤی جیهانی و یەکێتی ئەوروپاش یاسای مافی مرۆڤی خۆی هەیە ڕێکەوتنامە لە نێوان
وڵاتانی چێتی ئەوروپا هەیە کە هەر کەسێک گەیشتە وڵاتێک بە سەلامەتی بۆ نمونە ئەوانەی لە ناوچەی ئێمە دێن دەگەنە یۆنان یەکەم وڵاتە دەبی لە یۆنان داوای مافی پەنابەرەتی بکەن ئەگە لەوێ نەگیریان خۆیان گەیانتە وڵاتێکی تر گەیشتنە ئیتالیا یان فەرەنسا یان ئەڵمانیا دەبێت لەوێ داوای بکەن یعنی ئەوانش فەرەنساش تمشا دەکا دەبێت پەنجەمۆریان بۆ بکە ئەگەر لە وڵاتێکی تر پەنجەمۆریان هەبی دەتوانن لە ڕووی یاسایی بیان نێرنەوە یەکەم وڵات ئەوجا یۆنانیە ئیتالیایە زۆربەی یۆنان و ئیتالیایە چکە ڕێڕەوەکە بۆ زۆرەیە ئەوەی لە یان هەر دێنە ئیتالیا و یۆنان ئەوەی باکووری ئەفریقیا دێنە ئیتالیا ئەوانەی دەوروبەری تورکیاش دێنە یۆنان هەر ئەو دوو ڕێگایە هەیە یعنی هەموو بارە قورسەکە بۆ یۆنان و بۆ ئیتالیایە بەڵام لە بەرامبەر ئەوە یەکێتی ئەوروپا یارمەتیان دەدا پارەیان پێدەدا بەڵام لە بیرمان بی ئێستا دنیا دەگۆڕێ ئێستا ئەوروپا لە وەزعێکی خراپدایە تحمل ئەوە ناکە سەردەمێک کە ئێمە هاتین من خۆم پەنابەری سیاسی بووم 28-29 ساڵ پێشێستا هەتا وەختی شەڕی داعشیش هەبوو لێرە لە وڵاتی ئێمە هەفتەی مانگانە 1000-2000 کەس دەهاتن بەڵام ئێستا زەمانەکە گۆڕە شەڕی ئۆکرانیا هەیە شەڕ ئەوە بیرمان لە ڕۆژهاتی ناوەڕاست بین ئیسرائیل و ئێران و هەموو دنیا لە سەئاگرە دایانەوێت سنوورێک بۆ ئەوە دانێن قسەکەی جەناب زۆر ڕاستەوە قسەکەی من دەسەلمێنکە ئەتۆ لە ساڵێکا 2-3 کەس پەنابەر بنێریەوە ئەیدی چ لە 30,000 تر دەکەی تەنها دایانەوە خەڵک بترسێنکەنەیە بەڵام بڕوە ناکەم سەر بگرێت باشە ئاڵنگاریەکان بربەستەکان لە پێش جێبەجێکردنی ئەم خطە ئەتیفاقیەی بینی پاریس و لەندەن چین وەکو شارەزایەکی کاروباری بریتانیا یعنی خۆت دەزانی شعبیەتی ئەم سەرۆک وەزیرانەش زۆر کز بووە ترسێکی گەورە هەیە لە هەڵبژاردننی داهاتووشە ئایا ئەو کوچبەرانەی ئێستا کە مافی پەنابەریتیان وەرنەگرتووە لە بریتانیا مەترسی لەسەر هەر هەمویان هەیە یانیش تەنیا ئەوانەی مولەفێکی ئەمنی ینی شک و گومانیان لەسەر هەیە زۆر سپاس ئەو پرسیارە زۆر لە جێە ڕاستە پارتی دەسەڵاتدار کە پار ساڵێک و 2 مانگ پێشێستا 2 لەسەر 3 کورسیەکانی پەرلەمانی بردەوە ئەگە ئێستا هەڵبژاردن بکرێ ڕەنگە چارێکی ئەو دەنگانەیەنەوە ڕەنگە نیوە دەنگەکانی خۆی یان بهێنیان نێنێ بەڵام کێشەکە چییە؟ گوتمان ژمارەکە زۆر کەمە ئەوان دەریان دەکەن ئەوانەی هەر کەسێک لە ئێران هاتبێ لە ئەفغانستان هاتبێ کە وڵاتەکەیان ناسەقەمگیری تێدایە باری سیاسی ناسەقامگیرە شەڕی تێدایە لە لوبنان یان لە سووریا هاتبی ئەوان ناتوان دەریان بکەن دەریان دەکەن بۆ تەنها ڕێکەوتنەکە بۆ ئەو ژمارەیە کە لە دەریاکە دەپەڕنەوە لە فەرەنساوە بۆ بەریتانیا دێن بە شێوەی نایاسایی ئەوە پێی دەڵێن نایاسایی ئەگەر ئەو کەسانە لە تورکیا داوای مافی پەنابەریتی لە بەریتانیا و لە ئەوروپا بکەن بەبێ ئاسانی بەبێ ترس بەبێ پارە بدەن بە کەس لەبێ بری دەگرن پێیان ناکرێت بەڕاستی چونکە یەکێک گەیشتە ئەو وڵاتە لە ئەفغانستان هاتەوێ ئەفغانستان بەلای وانەوە ئاطراف بە حکوومەتەکەی ناکەن ئێران وڵاتێکی ناسەقامگیرە زۆر بەشیان ئەوانن یا ئەو شوێنانن کە شەڕیان تێدا یان لە ئەفریقیان یان یەمەنین یان لیبین یان ئیرانی لوبنانیە سووریا عێراقی ئەوانن جگە لە عێراقی کەسی تر دەرناکەن عێراقی چونکە وا دەزانن حکوومەتی بەریتانی پێی وایە عێراق و کوردستان وڵاتێکی ئەمینە سەلامەتە خەڵکی دەتوانن لەوێ بشین باشە بە مختصری کاک بەختیار بە مختصری بە وەڵامی ئەو پرسیارە لە بۆ بینەرەکانمان ڕۆم ببێتەوە ئایا ئەو ئەتیفاقیە یەک بە یەکی پاریس و لەندەن هەموو کوچبەرەکان دەگرێتەوە لە بریتانیا کە مافی پەنابەریتیان نییە یانیش تەنیا ئەوانەی کە ئەم 1-2 ساڵایە نا خۆیان گەیاندیتە بریتانیا مەسەلەن بەپێی ئامارێک لە ئۆکتۆبەری پارساڵ حتا ئێستا زیاتر لە 30,000 کوچبەری نەیاسایی گەشتینە بریتانیا ئایا تەنیا ئەمانە دەگرێتەوە یانیش ئەوانەی ساڵانی پێشووتریش چوونە ئەوانەی ئەوەی من ئاگدار بوون ئەوانە دەگرێتەوە کە لە 1/7/2025 وەرێن ئەوانەی پێشتر کە مافی پەنابەریتیان وەرنەگردووە و کەیسەکەیان داخراوە ڕەفز کراوە ئەوانە دیپۆرت دەکرێن چکە حکوومەتی بەریتانیا ڕێکەوتنی لەگەڵ حکوومەتی عێراق و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانیش هەیە ئەو خەڵکەی کە ڕەفز کراوە کەیسەکانیان داخراوە دەیانێنەوە عێراق دەیانێنەوە کوردستان بۆی عەرزم کردی کە لە مانگی 5 تا ئێستا ڕۆژانە 15 کەس پاسپۆرت یەکسەرەیان بۆ دەگرێت بۆی بنێرنێنەوە عێراق بۆ وڵاتی تر
لە ئەو ساڵ تا ئێستا حکوومەتی بریتانی 5,000 کەسی نردوو 10,000 کەس زیاترە ئێستا لە 10,000 ڕەتی کرد نردووتی و دیپۆرتی ڕاستەوخۆ بە وڵاتی خۆیان کراوەتەوە. باشە جەنابەت باسی هەندێک تەحەدی کردەمێ بە مختصری بزانم یعنی تەحەدیاتەکانی پێشی جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە چین کە بریتانیا نەتوانێتن ئەم هەموو کوچبەرە بگەڕێنتەوە تەحەدیاتەکان ڕێگریەکان چی؟ ژمارە لە هەموو شتێک گرنگترە فاسیلیتیان نییە توانای نییە 1000 کەس یعنی ئەفسەریان نییە دانیشی لەگەر یەکێک مقابلەی بکە 2 ڕۆژ 3 ڕۆژ کەیسێک کۆتایی پێبێ گەورەترین مشکلەی وەزارەتی ناوخۆ لەوەتی ئەم لە وڵاتم تا ئێستا بای ئەوەندا ئەفسەریان نییە کەیسەکان تەمەشا بکە و بڕیار لەسەر بدە دەبێت مقابلەیان بکەن بڕیاریان لەسەر بدەن ئەوە دەبێت دیپۆرت بکرێت بۆیش بڕیاریان داوە یەکی حوتی ئەوەی ئەم ناگەدار بوون یەکی حوتی ئەو ساڵیان دانەوە ئەوەی پێش ئەوە پێیان ناکرێت چوە پێدەن بەنگلیزی پێدرن باکلۆگ بە هەزاران کەیس هەیە دەیان 1000 کەیس هەیە ناتوانن بۆوان ئاسانترە ڕێکەوتنی جیابەجیا لەگە وڵاتەکان بکەن ڕاستەوخۆ بە وڵاتی خۆیان بنێرنەوە عێراق وڵاتێکی زعیفە توانیان زۆر بە ئاسانی ڕێکەوتن لەگە عێراق بکەن لەمە پاشدەش بینین بە هەزار نادراون توش ئێستا بەردەوام بە بێدەنجی بۆ عێراق بۆ بەغداد دەیانێرنەوە بەبەردەوام دەکرێتەوە گەلێک سپاس هێژایە بەختیار مام شێخ شارەزای کاروبارێن بریتانیا ژێ لەندن زۆر سپاس دەکەم بۆ جەنابتان.